3 ساڵ بەسەر دامەزراندنی ساڵۆنی شەقامی جمهوری لە کەرکووک تێپەڕ دەبێت کە یەکێکە لە ناوەندە هونەری و ڕۆشنبیریەکانی کەرکووک لە مەراسیمێکدا کە بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی ناوەندەکەەوە ڕێکخرابوو ڕاگەیەنرا لە ماوەی ساڵی ڕابردوودا ساڵۆنی شەقامی جمهوری زیاتر لە 190 کۆڕ و سیمیناری هونەری و ڕۆشنبیری لە کەرکووک ساز کردووە و بۆتە چەترێک بۆ کۆکردنەوەی ڕۆشنبیران لە پێکهاتەکانی کەرکووک. لە ماوەی 3 ساڵ کارکردنیدا ساڵۆنی شەقامی جمهوری لە کەرکووک وەک ناوەندێکی ڕۆشنبیری و هونەری هەنگاوی گەوری بۆ پێشخستنی ڕەوتی هونەری و ڕۆشنبیری لە کەرکووک ناوە. لە یادی 3 ساڵی دامەزراندنی ساڵۆنی شەقامی جمهوریدا لە کەرکووک ئێمە کۆمەڵێ کار و چالاکیمان لە ساڵانی ڕابردووە کردووە. ئەم ساڵ بە تایبەتتر هاتینەوە مەیدان و کۆمەڵێک کار و چالاکیمان کردووە. کۆی گشتی ئەو کوڕانی کە لە ماوەی ئەم 3 ساڵەدا ئێمە بۆ شاعیران نووسەران و ڕووناکبیران ئەنجاممان داوە 120 کۆڕ زیاترە. هەڵبەت لە بوارەکانی کللتوری مێژووی ڕۆشنبیری ئەدەبی هونەری ئەمانە هەمووی کۆڕن لە ساڵۆنەکە ئەنجام دراون. نووسەران و ڕۆشنبیرانی کەرکووک هەڵوەستە لەسەر کار و چالاکیەکانی ساڵۆنی شەقامی جمهوری لە کەرکووک دەکەن وەک ناوەندێکی ڕۆشنبیری هونەری دیار لە شارەکە. ئەو یادە بەرز ڕاگرین وەکو توانین بڵێم وەکو میدیاکارێک وەکو نووسەرێک وەکو یارمەتیدەرێکی باشی ساڵۆنی شەقامی جمهوری کە من لێرە بۆ خۆم دەرفەتێکی زۆر باشم پێدراوە وەکو خانمێک کە بتوانم بیر و ڕاکان بە ئازادانە دەربڕم دەست بخەینە سەر پرسە گرنگەکانی کۆمەلگا. ئێمە توانین بڵین لێرە شوێنێکی قەبارە بچووکە و کەم کارمەندین بەڵام توانیمانە ببینە بڵین لە ڕووی مەودا فراوانی و بتوانین زۆرترین زانست و زانیاری و زۆرترین هۆشیاری ببەخشینەوە بە کۆمەلگا و ببینە ئاراستەکارێکی باش بۆ تەواوی چین و توێژەکان و تەواوی بابەتە کۆمەڵایەتیەکان. ناوەندێکی ڕۆشنبیری وەکو ئەم ساڵۆنە بۆ کەرکووک گرنگ بوو. لە ساڵی تازەدا هیوادارم بتوانن کۆمەڵی بابەتی گرنگتر بکەنە ناو بەرنامەی کارکردنیانە ئەوەی کە گرنگە دەربارەی ئەم ناوەندە بەوترێت کەرکووک پێویستی بەدەیان ناوەندی ڕۆشنبیریە کارکردن لە ناوەندە ڕۆشنبیریەکان لە کەرکووک دۆخی ڕۆشنبیری کەرکووک بەرەو باشتر بردووە. چالاکیەکان فرە ڕەنگن یعنی چالاکی وێژەی و هونەری و کللتوری و سیاسی و سەقافی و لە هەموو بوارەکانە و لە ماوەی ئەم 3 ساڵەیە توانیانە زیاتر لە 150 کۆڕ و باڵین سیمینار و ئەو شتانە بکەن. لە ڕاستیدا پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆوە بینیوە. ئەم ڕۆژ کۆمەڵێ پێشنیار کرا بۆ ئەوی ساڵی داهاتوو بە ڕەنگێکی جیاوازتر بە فۆرمێکی جیاوازتر بێنە خزمەتکردنی ئامادەبووان و خەڵکی شاری کەرکووک بەگشتی. ساڵۆنی شەقامی جمهوری بەڕاستی بووە بە بەشێکی گەش لە دۆخی کللتور لە شاری کەرکووک. لێرەدا بەڕاستی لە کەشێکی زۆر کراوە کەشێکی کللتوریانە لە ئاستێکی بەرزە ڕۆشنبیران دیالۆگ دەکەن بە شێوێکی زۆر ڕێک و پێک کۆڕ و سیمینار لەم دەستگایەدا بەڕێوە دەچێت. زیاتر لە 190 کۆڕ و سیمینار بەرەمی ساڵە کارکردنی شەقامی جمهوریە لە کەرکووک لە پلان و بەرنامەیدایە بۆ ساڵی نوێژ برەوی زیاتر بەکایە هونەری و ڕۆشنبیریەکان بدات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.